لێدوان و قسە و باسەکان لەسەر ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان ماوەیە کە لەلایەن حیزبەکانی هەرێمی کوردستانەوە بە گەرمی قسە و باسی لەسەر دەکرێت. بەڵام لەم جارەیاندا لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بابەتەکە زیاتر جەختی لەسەر دەکرێتەوە و ئەو حیزبە دەیەوێت ڕەشنووسی دەستور بخاتە ڕاپرسیەوە تا بتوانێت بیکاتە هەنگاوێکی دەستوری و یاسایی ئەوتۆ بۆ ئەوەی بابەتی سێبارە خۆکاندیدکردنەوەی بارزانی بۆ پۆستی سەرۆکی هەرێمی پێساغ بکاتەوە. لەم بەرەنجامەشەوە بە گوێرەی لێدوان و گفتوگۆی پارتە سیاسیەکانیش بارودۆخەکە بە ئاقارێکی دابەشبوونی شەقامی سیاسی کوردستاندا ڕۆیشتووە و دوو ئاراستەی لێکەوتوتەوە. ئاراستەیەکیان پێی وایە کە نابێت ڕەشنووسی دەستور بەو شێوە و ناوەڕۆکەی کە لە پەرلەماندا و لە ناوەڕاستی ساڵی 2009دا دەنجی لەسەر درا و تێپەڕێنرا بخرێتە پەرلەمان و پێویستە جارێکی دیکە بگەڕێنرێتەوە پەرلەمان و دەستکاری و گۆڕانکاری ڕیشەیی لە هەندێک بڕگە و مادەدا بکرێت. بە تایبەتی دەبێت ناسنامەی سیستەمی فەرمانڕەوایی هەرێم بە تەواوەتی ساغ بکرێتەوە و نابێت تێکەڵەیەک بێک لە سیستەمی پەرلەمانی و سەرۆکایەتی و هەموو دەسەڵاتەکان لە دەستی سەرۆکی هەرێمدا کۆ بکرێتەوە. ئەم ئاراستەیەش لەلایەن هێزەکانی ئۆپۆزیسیۆن و تەنانەت خودی یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە پاڵپشتی دەکرێت و جەختی لەسەر دەکرێتەوە. بەڵام لە بەرامبەردا پارتی دیموکراتی کوردستان تا دێت موکورتر دەبێت لەسەر ئەوەی کە دەستور بخاتە ڕاپرسیەوە و بڕوای وایە کە دەستور قۆناغەکانی خۆی تێپەڕاندووە و تەنها قۆناغی ڕاپرسی ماوە و لە هەمان کاتیشدا پارتی جەخت لەوەش دەکاتەوە گەر جارێکی دیکە دەستور بگەڕێتەوە بۆ پەرلەمان ئەوە یاساکانی پەرلەمان هیچ ئەرزش و بەهایەتیان نامێنێت. بەم جۆرەش هەرێم ئێستا لە بەردەم دوو ئاراستەی سیاسی ئەوتۆدایە کە شەقامی سیاسی کوردستانی دابەش کردووە و پێویست بە سازانێکی نیشتیمانی دەکات بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغە و چارەسەرکردنی بارەکە، چونکە دەستور تەنها یاسایەک نییە کە بە ئاسانی لە پەرلەمان بە حکومی زۆرینە و کەمینە تێپەڕێنرێت. چونکە ئاسەوارەکانی لەسەر چین و توێژێک یاخود کۆمەڵە کەسانێک ڕنگ ناداتەوە یان بۆ ماوەیەکی زەمەنی دیاریکرا و ڕۆڵ و کاریگەری هەبێت، بەڵکو دەستور ناسنامەی وڵاتە و تەواوی ماف و ئەرکەکانی هاوڵاتیانی تێدا دەستنیشان کراوە و ناسنامەی سیاسی وڵات و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم و دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و کۆی خاڵە جەوهەری و جومگەی بنەڕەتیەکانی فەرمانڕەوایەتی تێدا چەسپێنراوە و هەموارکردنەوە و دەستکاریکردنی کارێکی قورس و دژوارە. هەروەها دەستور ڕنگدانەوەی مۆرچی گشتی کۆمەلگەی کوردەواریە و ناکرێت بەدەر لە ڕایەکی گشتی و کۆدەنجی نیشتیمانی بە زۆری بخرێتە ڕاپرسیەوە. سەرنجام دەستورێکی پڕ کەم و کورتی و نەگونجاو پەسەند بکرێت بۆ هەرێمی کوردستان و بەردەوام کێشە و گیر و گرفت بە دوای خۆیدا بهێنێت و نەتوانێت چارەسەر بگرێت. بێگومان ئەمەش بەرپرسیارەتیەکی مێژوویە دەکەوێتە ئەستۆی تەواوی پارتە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی هەردوو پارتی فەرمانڕەوا کە ناکرێت لە بابەتی دەستور و تێپەڕاندن و خستنە ڕاپرسیەوە پەنا ببرێتە بەر حکمی زۆرینە و کەمینە و چەسپاندنی ئیرادە و ویستی لایەک بەسەر تەواوی پێکاتە و لایەنەکانی دیکەدا و حساب نەکرێت بۆ بیرروڕاو بۆچوونەکانیان. دەستور سیفەتی باڵای هەیە و بەسەر تەواوی یاسا و ڕێسا و ڕێنماییەکان و ناکرێت بە ئاسانی چاوپۆشی بکرێت لە تێپەڕاندن و خستنە ڕاپرسیەوە. پێویست دەکات بە وردی شەنوکە و تەلەتەل بکرێت و لە ڕوانگەی تەواوی ڕەهەند و بەرژەوەندیە گشتیەکانەوە هەڵسەنگاندنی بۆ بکرێت و تەواوی دووریەکانی لێک بدرێتەوە هاوسەنجی بدرێتەوە بە پێکهاتە و دەسەڵاتەکانی هەرێم و دەسەڵات و کاریگەری دانەکانیان لەسەر حیسابی لاوازکردن و بێدەسەڵاتکردنی ئەوانی دیکە نەبێت. وەگەرنا ئەوە دەستور وەک یاسای باڵای دەوڵەت هەژمونی باڵای خۆی لەدەست دەدا و ئەوەندی بە موڵک و ئەجێندای لایەنێکی دیاریکرا و حیسابی بۆ دەکرێت. ئەوەندە وەک گزارش لە خواست و زەرورەتی ژیانی خەڵکی ئەم هەرێمە حیسابی بۆ ناکرێت و ئەمیش وەک کۆی کایەکانی دیکەی ژیانی کوردەواری ناشرین و لیخن و بێناوەڕۆک دەکرێت و شکۆمەندی و گەورەی خۆی لەدەست دەدات.